حەوتی کانونی دووەم سامان و سەرکەوتن. یاسای ڕۆژانە بیرکردنەوەت لە ئامانجێکی دیاریکراو بێت و لێیلا مەدە سەرکەوتنت بە شێوەیەکی سروشتی و بە شوێنەیی بەدی دێت. یاساکانی سروشتی مرۆیی سیانزە بە تێگەیشتنێکی تەواو لە ئامانجەکەت بەرەو پێش بڕۆ. یاسای لەدەستدانی ئامانج. زۆربەی کەس لەو باوەڕەدان هەوڵدان بۆ دەستکەوتنی سامان و گەیشتن بە پۆست و پایە بەرزەکان هاندەرێکی بەهێزە بۆ کارکردن. ئەم جۆرە کەسانە هەوڵی دۆزینەوەی پاڵنەری ناخیان لە ژیان بە بەفیڕۆدانی کاتدا دەنێن و بە چەمکێکی کۆنی دەزانن، بەڵام لە دوورمەودادا بە زۆری ئەو جۆرە فەلسەفەیە دەرەنجامەکانی کردداری نین. ئێمە هەمومان بە کاریگەریەکانی شپرزەبوونی دەماری ئاشناین کە بە نەتوانینی بەدیهێنانی ئامانج ناسراوە. ئەگەر زۆر ئارەزوومان لە خەوتن بێت و پێویستمان پێی بێت، ئەستەمە خەوە کوتکەش بمانگرێت. ئەگەر ناچار بین لە کۆنگرەیەکدا وتارێکی گرنگ بدەین، سەبارەت بە توانینمان لە دڵڕاوکێدا دەبین و بەجێهێنانێکی باشمان نابێت. ئەگەر زۆر پێویستمان بەوە بێت هاوڕێ پەیدا بکەین یان هاوسەری ژیانمان بدۆزینەوە، ئەگەری زۆر ئەوەیە کە لە خۆمانیان دوور بخەینەوە. گەر لە جیاتی ئەوە بیر لە شتی تر بکەینەوە و ئارام بین، لەوانەیە خەوە کووتکە بمانگرێت و وتارێکی ناوازە پێشکەش بکەین و کەسانی تر بۆ لای خۆمان کەمەندکێش بکەین. شتە هەرە بە چێژەکانی ژیان ڕاستەوخۆ بە شێوەیەکی پێشبینی نەکرا و بێمەبەست دێنەدی. کاتێک هەوڵ دەدەین ساتێکی خۆش بۆ خۆمان دروست بکەین، ئەگەری زۆری ئەوەیە تەنیا نائومێدی بەدیبێنین. هەمان شت بەسەر هەوڵی بەردەوامی بەدەستهێنانی سامان جێبەجێ دەبێت. ژمارەیەکی زۆر لە کەسە هەرە زەنگین و ناودار و سەرکەوتووەکان بە شەیدابوون گەڕانیان بە دوای ساماندا دەست پێ ناکەن. ستیف جۆبز نمونەیەکی زەقی ئەو حاڵەتەیە کە لە تەمەنێکی کەمدا ئەو هەموو سامانەی کۆ کردەوە. لە ڕاستیدا زۆر بایەخی بە سامانداری نەدەدا. هەموو هەوڵی ئەو بۆ ئەوە بوو کە باشترین و ڕەسەنترینی دیزاینەکان بەرهەم بێنێت. کاتێک ئەو کارەی بە ئەنجام گەیاند، سامانداریەکەش خۆی بە خۆی بە دوای داهات. هەشتی کانونی دووەم، شوێنی تایبەتی و گونجاو بە خۆت بگرە. یاسای ڕۆژانە، دەست بە سیفەتە نامۆکانتەوە بگرە و بزانە لە چیدا جیاوازیت. ئەمانە بەیەکەوە تێکەڵ بکە بۆ ئەوەی ببیتە مرۆڤێکی دەرئاسا. کاتێک زانای بواری دەمارناسی ئەمریکی بەڕەگەز هیندی فیلایانور سوبرامانیان ڕاماشاندران لە پەنجاکانی سەدەی ڕابردوو لە شاری میدراس لە هیندستاندا مناڵ بوو، هەستی دەکرد کەسێکی جیاوازە، بە زۆری بە تەنیایی لە کەناراوەکاندا دەسوڕایەوە. سەرسام بوو بە جۆراوجۆری ئەو سەدەفانەی شەپۆلەکانی ئاو بەرەو کەناری ڕادەماڵین. دەستی کرد بە کۆکردنەوەیان و زۆر بە وردی توێژینەوەی لەسەریان ئەنجامدا. جۆری نامۆی سەدەفەکان سەرنجی ڕاکێشا، وەک سەدەفی زێنەفۆرا کە زیندەوەرێکە سەدەفە فەرامۆشکراوەکان بەکاردێنێت بۆ ئەوەی خۆی تیایدا حەشار بدات. ڕاماشاندران تا ڕادەیەک لەو سەدەفە دەچوو، ئەویش بە هەمان شێوە کەسێکی نامۆ بوو. لە سروشدا بە زۆری ئەو حاڵەتە نامۆیانە خزمەت بە مەبەستێکی گەورەتری پەرەسەندن دەکەن، توانای بەکارهێنانی ژینگەیەکی نوێ. بەو جۆرە دەرفەتی زیاتر بۆ مانەوە بەدی دێت. بە تێپەڕبوونی تەمەن ڕاماشاندران بواری ئەو بایەخەی سەردەمی مناڵی خۆی بۆ بابەتگەلی تر گۆڕی. ناکامیە توێکاریەکانی جەستەی مرۆڤ و دیاردەنامۆکانی کیمیا و بابەتی تری لەو جۆرە.
پەیوەندی بە کۆلێژی پزیشکیەوە کرد و لە زانکۆی کالیفۆرنیا لە سانتیاگۆ لە بواری دەروونناسی بیناییدا بووە مامۆستا. سەرسام بوو بە دیاردەی دەست و قاچە وەهمیەکان، ئەو کەسانەی دوای بڕانەوەی دەست و قاچیان هەست بە ئازاری بەشەبڕاوەکە دەکەن. توێژینەوەی لەسەر ئەو پەلە وەهمیانە ئەنجامدا و توێژینەوەکانی دەرئەنجامی سەرنجڕاکێشیان لەبارەی خودی مێشکیەوە لێکەوتەوە. سەرڕای دۆزینەوەی ڕێگەیەک بۆ کەمکردنەوەی ئازاری ئەو نەخۆشانە، دوای ئەوە ژیانی خۆی تەرخان کرد بۆ دۆزینەوە و توێژینەوە لەبارەی شڵەژانە دەماریە ناکۆکەکان، وەک ئەوەی کە گەڕابێتەوە بۆ ئەو شوێنەی کە لێوە دەستی پێکردووە، واتە ئەو ڕۆژانەی کە تیایدا دەگمەنترینی سەدەفەکانی کەنار دەریای کۆ دەکردەوە.